ئەوەی کە بینیتان لەم هەفتەیە کە مرکزی پۆلیس کابرایان گرتووەڵێ هەموو جۆرە تەعزیبێکی لەسەر ژنەکەی و مناڵەکانی تاقی کردوت. بە کێبڵ لێداون، بە بۆری لێداون، بە زنجیر لێداون، بەستونیەتەوە ئاوی گەرمی پیا کردوون، داخی کردوون بە کەوچک، بە چەقۆل هەیداون، برینداری کردوون، نینۆکی هەڵکێشاون. ئەمانە زیندانی کوێنەمان؟ ئەمە ئەوانن کە نازم گوزار حیزبی بەعز خەڵکی فێر کرد، دوای ئەوانش پارتی و یەکێتیان فێر کرد. ئەمە ئەو جەلادانەی زمانی خۆی لە ئەمنە سوورەکە بوون، ئێستا لە ئەمنە سەوزەکە و لە ئەمنە زەردەکە. یەک ئەمنیش نییە، ئەمنە زەردەکانی پارتی زۆرن، زیندانی حیزب خۆی زۆرە. ئەنجا پاڤێڵ بە کەیفی خۆی ئەگرێ، لاهور بە کەیفی خۆی ئەگرێ، خەڵک تەعزیب ئەدرێ، خەڵک دوایی مەیتەکەی فڕێدرێ، وەکو ئەو برا عەزیزەی دەربەنی خان مەیتەکەی فڕێدرا و بە هەمووشمان گاڵتە بە عەقڵی هەمووشمانەکەن وەڵا بیستوێتی ڕاکەوە هەم پەیوەندی لەگەڵ داعشە. ئەی پێش داعشەم خەڵکە بۆ کوژرا، پێش 11 سپتەمبەر خەڵک بۆچی گیرا؟ کاک وەلید بۆچی گیراوە؟ لەسەر چه ئەساسێک؟ دوای 10 ساڵ زیندانی، 10 ساڵ تەوقیف، بێمەحامی، بێمواجهە، بێتۆمەتەکە، دوای ئەم هەموو تەدەخولە نێودەوڵەتیە لەگەڵ خودی مەسعود بەرزانی، لەگەڵ حکومەتی نێچیر، ڕوبەڕووبوونەوەی لە وڵاتانی ئەوروپا لە منەزەماتی غەربی کە پێڵێنەوە وەلید بۆچی زیندان. عەبدولوهاب مەشهەدانی ڕئیسی پەرلەمانی عێراق هاتووە لای مەسعود بەرزانی، کاکەم کابرای بۆ سەجنا، ئەی باشە بۆ بەری نادەن؟ ئێستا ژەمانەوە وەکو ئەو میلەتی کوردە بپرسینەوە، ئەو مەسعود بەرزانی ڕۆی لە پشت پەردەوە دەورە بینێ، بەڵام بۆچی ئەم پیاوانە ئەم زیندانیانە ئازاد نابن کە تۆمەتێکیان لەسەر ئیسپات نابن؟ ئەخرەبێ ئەوە حساب بکەن ئەم ئینسانانە کە دێنەوە دەرەوە بە بورکانێک ڕقوقینەوە دێنە دەرێ، ئەمانە هەمووی کە سوکاریان هەیەمە، دۆست و ئەحبابیان هەیە، دوای ئەمە خەتێکی فکری عەقائیدیە. خۆمە ممکن نییە ئێمە تەنازولی لێ بکەین بۆ عەلمانیەتی ئێوە، بۆ شکستی کوردایەتێوانانی مولحید و کافر. ئەخرەبێ لەوە شتێ بگەن، ئەبێ ئەوەش بزانن جنسی ئێمەش لە جنسی کوردی ئێوەیە، خوێنی ئێمەش لە خوێنی نەوعی ئێوەیە، غیرەتمان، جوامێریمان، ئازایەتیمان، پشودرێژیمان هەمووی لە نەوعی جنسی کووردە. خۆیمەش لە قەومێکی تر نین پەروەردە بوو بین لەوەی عوبودیەتی قوبوڵ بکەین ئاڵقە بکەنە گوێمان. بۆچی زیندانیانی ئێمە ئازاد نابن؟ بۆچی دوای ئەوەی کە 6 ساڵ لەلای یەکێتی زیندان بووە مامۆستا فارس، کەس نازانێ لەسەر چی، دوای ئەوە بە بێدەنگی دراوەتەوە بە پارتی 8 ساڵ لای ئەویش زیندان بوو. ئەم ماڵ و مناڵەکە ئەم کەس و کارە ئەخر 14 دانە ساڵەکە، طبعا لە 2017 بەرەو 14 دانە ساڵەکە ئەم مناڵانە باوکی خۆیان کە نەدیوەتەوە، ئەخر بۆ مەحرومن لە بینینی. کاک ئەیوبیان، کاک ئاسۆیان هەڕێشە لەو برابەڕزانە کە لای ئەمریکیەکان بوو، تەلەفۆنی لەگەڵ ماڵ و مناڵیا هەبوو، قسەکردنیان هەبوو، لەگەڵ ئەوەشا کە ئەمریکایەکان ئەوەندە دڕندە بوون، بەڵام تەعزیبیشیان لا نەبوو.